عافیە ڕێ بە قسەی مەکە قسەی مەکە تۆ ریاضیەگەلاکش لێ بۆ قسان ناکەی تۆ یاڵە قسەی مەکە بابە ڕۆژگار گەنجێکی تەمەن 36 ساڵانە و ڕاهێنەری تیپێکی میلیە لە شاری هەولێر ئەوەی ڕۆژگار لە ڕاهێنەرەکانی دیکە جیا دەکاتەوە بەردەوام بە جلی کوردی لە یاریگە ئامادە دەبێت و بە قسە خۆشەکانی یارزانان و هاندەرانی تیپەکەی دەخاتە پێکەنین و خەندە دەخاتە سەر لێوەکانیان هانی یارزانەکانیشی دەدات ئاستێکی بەرزتر نیشان بدەن شش داعیبی ئاسانە والله ئاسانە والله ئەم هەموو چەک و فەلەقان گوتێن ربا بە شش داعیبی ئاوا بە گۆلە ئاوا قۆرتە سەر ئاوا گۆلە ریاضە وهای لێکردیم ئەگەر ریاضی نەکەم لەوانەیە تووشی غەرەتیش تووشی کارەساتێکی بم بەس ئەم بەردەوام دەم لە ریاضە خەڵکانیش زۆر لە پار پشتمانن بەڕاستی ئەمە زممان زۆرە لام لایشی بەس وەزعەکە بڕێکنا لەبارە ئێستا لەبە کڕۆنۆشتی دەنا ئەمە بە خۆمان زمورمان گەلێک زۆر لە هەموو گەمەکان ئامادەیە بەس دەبەوەی وەمان لێکردی لەبە کڕۆنە و وەزارەتی تەندروستی ڕێمایەکان جێبەجێ دەکەین والله کاری من کاری دڵخۆشیە کاری بە خۆت زانی خەرکانێک دێتە وەرزش دەکات شتێکی عەرسە جوان بدینی ناو سەعید نیمایشی جوان بدینی کاری منیش ئەوەیە بە زریش کوردی حەز دەکەم لە ڕایەنایەتی بکەم هەتا دەمرم هەتا ئەوەش دەبم وە قاتی کوردیش لەبەرەکەمان دەگەمان بەس خەرکانێک زۆر دەرێن بە قاتی کوردی حەزمان لێ ئەمش دریان ناشێنم ئەو جەمارە خۆشەویستە پاڵپشت مەمنونیان لەبم کە لە جێگانی دوور دێن تۆپانەی مەشێ کاکە والله ئاسنیە لە پێت ئەو لاستقە لاستقە بە قورئان لاستقەی چری نایە بە پاسات کە خلاص مەشێ ڕۆژگار تەواوی کاتی ئاسایی یاریەکانی تیپەکەی لەسەر قاچەکانی دەوەستێت و جگە لەوەی ناتوانێت دابنیشێت لە یاریزانێکی ژمان دووترە چونکە بەردەوام لەگەڵ هێرشەکان هاتچۆ دەکات کەمترین کات بێدەنگ دەبێت ئەوەندە قسە دەکات و ڕێنمایی دەدات تەواو ماندوو دەبێت عرەقە حکو بریشتەش خۆ دۆشن نابێت تۆ پارەشەوە دەبکە بەخوای من کۆچی ریاضی من ئەوەیە ئەخلاق و شتێوە لە هەموو شتێک لەم میمترەوە تۆپانەی شەڕەشتا ئەوانە ناکرێ بە هیچ شێوەیەکی یعنی تۆپانەیەک خۆش دەکەن جەماعەت ئەم دنیا خۆش دەکەم لەگەر یاریزانەکان برادر منە ئەوانی ڕێمایەکانی من جێبەجێ دەکەن دەستخۆشیان لێ دەکەم بەڕاستی تیپێکشمانێت تیپەکەشمان هەموو شەباب لە گسکەیە گەورەشمان بەس شەبابمان زۆرترە یعنی لە ئاستیان زۆر ڕازیمە دەی خۆگە بیامە میش غەباتێ بچ بکەن وەرە سەرێ تیپەکەی ڕۆژگار یاریەکی دۆستانەی لە دەرەوەی یاریگای خۆی هەیە گەمە تاکردی لەو ساعی ئەزان کە شارەزایە لەو مەتقەیەکی خەرک لە مەتکاوە ڕاتێ خەرکانی زۆر هاتینە زمور ئەمە دەمانی نیمایشش جوان بکەیت تۆپانێکی باش بە پاسات بە تەرکیز لا نیوەی یەکەم تیپەکەی ڕۆژگار بە گۆڵێک کەوتە دواوە خادانش پێیس بە مارەسۆنە کاکە هادی پاسات بە تۆپ 100,000 مەیدێ بە ئەوت قەیناکە 100,000 بدە لایبی ڕۆژگار بە ڕێنمایەکانی هەوڵ دەدات یاریزانەکانی بگەڕێنێتەوە کەش و هەوای یاریەکە ئێستا تەماشای بکە بەس حسابتان هادیکەنەوە پەمشۆشی تۆپانەکە سێچە گوێ دەکەن ئەو شۆتەی باشە بەرەمان بگۆرەوەرە یاریەکە کۆتایی هاتوو تیپەکەی ڕۆژگار بە ئەنجامی 3 گۆڵ بەرامبەر گۆڵێک براوە بوو ئەتوو تاکتیکەکەت کرد لە شش داعیبی گۆڵ دەکەی وەکو وایە ئەتوو هەر قۆزیۆ لەسەر سپرینگەچی برن دەبی دادەبەزی ئێستا ئەسمانەوە عایلەکەم بە دڵخۆشی تازە کوڕەکە تەلەفۆنێک کرد بابەستان کرد وتم بریتمانەوە لاندری منش تا خۆش کرد یا خواردتان خۆش حوسێن محەممەد کەناڵی ئاسمانی پێیام هەولێر